تاکو ئێستا 92 میلیار دینار هاوبەشان قەرزانن بە کۆی سنفەکانیەوە لەو کۆی گشتیش 17 میلیار بازرگانیە ئێستا تەنها ئیش لەسەر بازرگانیەکان دەکەین کەوانەی قیستیان لەسەرە تاکو ئێستا 740 هاوبەشمان بڕیە کە ئەوانەی کە شوێنی بازرگانین کە قیستەکانی خۆیان دێنە دایرێک بۆیان دەکەینە قیست ئیجراعاتی یاسایی خۆیان بکەن و پارە خۆیان بدەن ئەم هەڵمەتە تاکو ئێستا بە شوێنە بازرگانیەکان دەگرێتەوە بازرگانیە پیشەسازیە ئەوانە دەگرێتەوە هەڵمەتەکە بەردەوام دەبێت درێژەی دەبێتن قۆناغ بە قۆناغ بەڵێ دەسەڵاتی کاملمان هەیەەوە بەخۆ پێ ڕێنمایی وەزارەت ئەوەی کە مانگە تا سێ مانگ پارینە دەتوانی ببڕیمەوە بە پێی یاسایە دەسەڵاتی کاملمان هەیە ئەو شوێنانی کە پارەشیان نەداوە یان شوێنە بازرگانیەکان بیرەکان ئاگدار کراینەوە هەموو هاتینە ئیجراعاتی خۆیان کردیەوە بۆیە تاکو ئێستا هیچمان نەبڕیمن سەرپێچی کارەبار هەیە ئەو بڵێ نەبی بەس دەگە پێوەری زیرەک کاریگەرێکی زۆر باشی هەبووە ئەو کێشێکە هەبووە لە ساڵانی ڕابردووە دەگە پێوەری زیرەک چارەسەر کراوە و ئەوانەی کە ئەوەی دەبڕدرێ ئیشتراکی هاوبەشی نییە هاوبەشی ئەواتە بە شوەیەکی فەرمیناتە دایرێک کە ئیجراعاتی خۆی بکە کە کارەباکە بیتە ڕسمی تەنها ئێوان دێتە بڕینێ تاوەکو دێنە دایرێ بوانەکەنە جەردی ئەشیا پارەکان بۆ ئەژمار دەکرێت بەخۆ کۆی گشتی تقریبان نزیکەی 3500 لەو بینەیە بەس بەردەوامە مەسەن چەندی هەبی ئەو هاوبەشانە ئێستا خۆشبەختانە ڕۆژانە هاوڵاتیان سەردانی دایرەی دەکەن دێن هاوبەشی نوێ دەکەنەوە ئەگەر بڵێن دەسەڵاتداران و حکومڕانانی هەم هەرێمە لە تاکە شتێک کە تێیدا سەرکەوتون بریتی بۆ لەوە کە بارقورسکردنی هاوڵاتیان بریتی بۆ لە ستەمکردن لە هاوڵاتیان ڕەنگە مبالغە و زیادە ڕوویمان نەکردوێ تەماشاکەی ینی ڕۆژ لە دوای ڕۆژ قەیرانەکان زیاتر بن ڕۆژ لە دوای ڕۆژ ینی هاوڵاتیان بارقورسێکی زیاتریان بۆ دروستە بێ جاهر جارە و بە پاساوێکە لەلایەکەوە لەلایەک با بڵێن زیاتر وشکردن و قورسکردن و ئاستەنگ دروستکردن بۆ سەرچاوی دەهاتی هاوڵاتیان لە بڕین و لە پاشەکەوتکردن و لە تاخیرکردنی موسەلایەکی دیکەشەوە لە زیادکردنی باج و سەرانە و نرخی خزمەتگوزاریەکان لەسەر خەڵک ینی ڕۆژ لە دوای ڕۆژ تەماشا دەکەی هەر ینی ڕۆژێ قەیرانێکی نوێ بۆ خەڵک دێتە پێشێن بەداخەوە کە دوایین سوپرایز حکوومەت بۆ خەڵکی بریتە لە هەڕەشی بڕینی کارەبای نیشتیمانی بە پاساوی ئەوەی کە گوایە خەڵک پارەی کارەبای نەداوە لە کاتێکدا کە بەڕاستیەوە زۆر جێگای شەرمەزاریە لە دووڕوەوە لە ڕوویەکەوە کە ینی هاوڵاتی مانگانە 50 هزار دینار زیاتریش تەنها کرێی مۆریدە ئەدا ئەنیەوە حکوومەت نەیتوانیوەکەوە کارەبای نیشتیمانی بە تەواوی بۆ هاوڵاتیان دابین بکە لە ڕوویەشی دیکەشەوە کە حکوومەت ئەو هەموو قەرزەی هاوڵاتیانی لایە خۆ دەبوایە حکوومەت بیری لەوەش بکردایە کە چۆن بۆ خۆی ئازایە ئاوا لەسەر قەرزی خۆی بەجووا بۆ خەڵکیش ئاوا هەوڵی بدابێتەوە قەرزی ئەو هاوڵاتیانە بداتەوە لانی کەم تا ڕادەیەک بار سوشی بۆ هاوڵاتیان گەر ئەو قەرزانێکە حکوومەت لە زیاتی ئەوەی کەوە ینی هەڕەشەی بڕینی کارەبا بکە یا لە زیاتی بە شێوازێکی لە شێوازەکان ینی بارقورسی بۆ خەڵکی دروست بکە گەر بیخاتەوە بەدەری ئەوانە کە ئەو موسە پاشەکەوت کراوانە ئەو قەرزانێکەوە حکوومەت لە خەڵک لای حکوومەتە